شوێنێک تۆ بڵێ ڕۆتینیەت و مەسەلەن بای هەوەنە چاکسازی نەکراوە لانێ شوێن بایەوەنە شت هەیە کە ئێمە لی مەسەلەن ڕخنەی لێ بگرین و یان مەسەلەن ئەوەی لێ پێمان ناخۆش بێتن و لە هەموو دایرەکان بایەوەنە ڕۆتینیە دەڕواتن مەسەلەن کە کەسێ واستەیە لەسەر کەسێ واستەی نیە ئیشەکانی ئەو زیاتر دەڕواتن بەس ئەمە نابێ هەمووی زەربی سفرش بکەین لە ئێمە لە زۆر شوێن شتی باش کراوە کاری باش کراوە چاکسازی کراوە. بەڕاستی گەورەترین کێشە ئێستا پاشی شەڕی تیرۆر و ئەو ساتێ بەسەر ملەتی کورد داهات زۆر زەڕوری حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی بکات. چاکسازی لەکوێ دەکرێت؟ جارێ پێویستە هەرچی زووە پەرلەمان دەست پێ بکات چاکسازی بکات لەو یاسانەی کە کۆن. دڵتەنجی ئەمە بۆ ئەم حکوومەتە ئەوەیە کە ئەشیای دەرەوە دێنە ناو شار ئێمە کە معمەل لە زاڵی و مۆبلیات و شتی وامان هەیە ئەم ئەشیایە تووچیکەوە لە دەرەوە هێنن بۆ 6 تاجر ئیسفادە بکە 300,000 نەفەر دانیشتووە کە ئەمە زەرەرە گەورەیە بۆ ئەم خەڵکە لەم خەڵکەی عێراقی بدرێت و کوردستان بدرێت. کوردستان ئەوێ لە ناوخۆی ئیشکات.